وانە بێژەکەی کە خستیانە شوێنم بوو بە گرێبەست من دوای 9 ساڵ لە ماڵەوە ئەوانەی کە واستایان نەبوو پشگیریان نەبوو لایەن بردین من خۆم وەکو وانەبێژێکی لادراوم کە وانەبێژێکی تریان خستە شوێنم پێش گرێبەستەکە وانەبێژەکەی کە خستیانە شوێنم بوو بە گرێبەست من دوای 9 ساڵ لە ماڵەوە ئیتر بەهۆی ئەوەوە ئەمە زۆر نادادپەروەیەکی زۆری تایە گوناحیانەکە ئەو هەموو ساڵم هەیە بۆچی من نەبم بەعقد کاسە داواکاریەکانتان گەیاندۆتە کوێ؟ بەڵێ زۆر زۆریش چەندین جار چوینەتە بەردەمی ئەنجومەنی وەزیران خۆپشاندانمان کردو لە سلێمانی لە شوێنەکانی کەش بە نوێنەرەکانمان ئامادە بوون بەڵام هیچ جوابێکیان نییە ئێمە داواکاریمان زۆر بووە بەڵام هیچ هەتا ئێستا هیچ چارەنووسمان هەر نادیارە نە جوابمانێنەوە نە هیچ شتێک ئێمە لە ئەسنای داوامان نەبوون چونکە ئەم گرێبەستە هەبوو لە ئارایە بوو ئەوانەی کە واستایان نەبوو پشگیریان نەبوو لایەن بردین هۆکارەکەی هەر ئەو بە هیچیکە نەبوو پەروەردەی سلێمانی چی ئەڵێ سەبارم بابەتی ئێوە؟ وەڵی پەروەردەی سلێمانی من خۆم خودی خۆم چەندین جار چوم تەنانەت شکاتیشم کردو هیچ جوابی شکاتەکەشیان نەیەمەوە شکاتەکەشیان لێ شاردومەتەوە سکاڵات لەکوێ تۆمار کردو لەسەر کێ تۆمار کردو؟ لەناو پەروەردەی ڕۆژاوە لەسەر کێ تۆمار کردو؟ لە مدیرەکەم تۆمارم کردووە چکا لەبەرەوەی لێیان شاردنەوە وانەبێژەکە وتیان وانەبێژمان دانە ناوە میلاکمان داناوە بە دوواداچوونم کرد وانەبێژیان داناوە